وهو الذي خلق السماوات والأرض في 6 أيام وكان عرشه على الماء ليبلوكم أيكم أحسن عملا ولئن قلت إنكم مبعوثون من بعد الموت ليقولن الذين كفروا إن هذا إلا سحر مبين. ئەو خدایە زاتێکە ئاسمانەکان و زەوی لەماوەی 6 ڕۆژدا دروست کرد. تەختی فەرمانڕەوایەتی کە دروستکراوێکی زۆر گەورە و شکۆمەندە لەسەر ئاو بوو تا تاقیتان بکاتەوە کە شێتان کاری چاکتر ئەنجام دەدات فەرمان بەردارێکی چاکە. سوێن بە خوددا ئەگەر بڵێت بەڕاستی ئێوە زیندوو دەکرێنەوە دوای مردن بێگومانەوە